زمانی کوردم. ئەم قوتابیە بەرهەمی دایک و باوکێکی عەرەبە، بەڵام ڕۆژانە زیاتر لە نیو کاتژمێر ڕێگە دەبڕێت تا بە کوردی وانە بخوێنێ و قۆناغەکانی سەرەتایی تەواو بکات. گوندی زەنقڕی کاکەینشینە لە سنووری قەزای داقۆ کە دانیشتوانەکەی کوردن. لەم گوندا 7 قوتابی کچ و کوڕ دەخوێنن کە هیچیان نیشتەجێی گوندەکە نین، بەڵکو نەبوونی قوتابخانە لە گوندەکانیان ناچاری کردوون ڕۆژانە بە پێ و بە ئۆتۆمبیل خۆیان بگەینن بەم قوتابخانەیە. ڕۆژانە ڕێگایەکی دوور دەبڕین لە گوندی حەسەن شەلالەوە دێنە ئەم قوتابخانە کوردیە. ڕاستە ژمارەمان کەمە، بەڵام ئاستی تێگەیشتنمان لەوانەکان و مامۆسایان زۆر باشە و زووتر فێریوانەکان دەبین. چۆن زمانی عەرەبی دەزانین، ئاواش دەمانەوێت فێری زمانی کوردی ببین. ڕۆژانە باوکم بە ئۆتۆمبیل دەمهێنێتە ئەم قوتابخانەیە بە ئەوەی فێری خوێندن و زمانی کوردی ببم. قوتابخانەکە لە ساڵی 1979 دامەزراوە. دیوار و سەقف و کورسیەکانیشی وەک تەمەنەکەی کۆنن. ڕۆژانێک قوتابیە کوردەکان دەنگ و سەدای ئەلفوبێی کوردیان دەدا بە گوێی یەکتردا، بەڵام ئێستا ئەم خوێندکارانە بەردەوامیان پێداوە. کە زمانی کوردی بخوێنێ لێرە کە کورد بن، عەرەبەکانمانیانە عەرەبەکان خۆیان هاتوونەتە ئێرە فێر زمانی دایکەوە فێر زمانی کوردی. ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی تری هیچ کۆمان نەداوە، نەماوەتە وەڵام عەرەبە یان کوردە یان تورکمانی یا هەرچی نەتەوەتیگری کۆمان نەداوە. بەڕاستی وتمانە بە ئەم خەڵکانیش بابێن فێر با زمانی دایک بن، ئەوانش پێیان خۆش بوو. پێشتر ئەگەر 50 ماڵ قوتابیان هەبوایە، ئێستا لە کۆی 10 ماڵی گوندەکە هیچ قوتابیەکی کورد لەم قوتابخانە ناخوێنن. زۆرینا بە هۆکاری ئەمنی لەگەڵ دایک و باوکیان گوندەکەیان جێهێشتووە، بەڵام هاموشۆی نێوان گوندەکان نەبشراوە. ئەم پیاوە کاکەیەمە لە گوندی زەنقڕ بینی، هۆکارەکەشی بە هەرخۆی باسی بکات. نیشانەیەکی برادێری دیێری ناوان سێقەکەن بە کوردەکان لەبەر ئەوە مناڵەکانیان هێنن بە دڵێکی خۆشەوە حەزی شەکە زمانی کوردی فێر بن لەبەر خاتری ئەم کوردانەی زەنقڕ. و احتیمالیشە من لەم نزیکان نازانیوێتم، ینی 5 نەیتر زەنقڕم خۆشویست. معنایەوەی ئەمان دڵیان کراوەتەوە بۆ هەموو کەسێک. قەزای داقۆق زیاتر لە 60 گوند لە دەوروبەری هەن. زۆربەی گوندنشینان کوردانی کاکەی و عەرەبن. نالەباری دۆخی ئەمنی هۆکار بووە بۆ چۆڵبوونی ژمارەیەک لە گوندەکان، ئەوانشی ماونەتەوە کشت و کاڵ و مەڕووماڵەتەکانیان گرێی داون بە گوندەکانیانەوە. سیروان خورشید 964 گوندی زەنقڕ لە داقۆق.